تەندروستی سلێمانی چەندێک قەرزاری شەریکاتەکانە؟ ئێمە هیچ پارەیە قەرزاری شەریکات دین، بەڵام شەریکات نەختینەیان وەرنەگرتووە لە بانک. داکتۆر سڵاو لێبێ لە ماوەی ڕابردووە قەیرانێکی زۆر هەبوو لە کردی تەندروستی ئەم قەیرانان چارەسەر بوون؟ لە ڕاستیە بەشێکی زۆر باش لە قەیرانەکان چارەسەر بوون، بەڵام هەر بە دڵنیاییەوە کێشەی نەبوونی دەرمان و نەبوونی نەختینە لە بانکانە کێشەی بۆ بەشێک لە خزمەت گوزاریەکان دروست کردووە. بەڵێ ئەو خزمەت گوزارانێت چین کە کێشەیان بۆ دروست بۆ لە ئێستاە؟ بە شێوەیەکی گشتی خۆ دەزانانی ئێستا ئێمە لەبەرەوەی کە خەرجیمان نییە، شەریکەکانی دەرمان ناتوانن ئەو دەرمانانەی کە ئێمە پێویستمانەوە هاوڵاتیان کە بێنە نەخۆشخانەکانمانەوە بتوان پێداویستیان بە دەرمانخانەی دەرەوە نەبێت، بە تاقیگەی دەرەوە نەبێت، بە دڵنیاییەوە کێشەمان بۆ دروستەکەیان نێتوانم بڵێم لە هەموو نەخۆشخانەیەک لە ١٧٠ ئەو دەرمانانەی کە نەخۆش بە شێوەیەکی گشتی پێویستێتی بەردەستە بێت یان پشکنینی تاقیەکانی کە بێت لە ١٠٧ بەردەستی بێ، ناچارە بێ بۆ لە ساسی ڕووبکاتە دەرەوەی نەخۆشخانە و تاقیگە و دەرمانخانەکانی دەرەوەی نەخۆشخانە گشتیەکان. جارێکتر ئەم مەترسیە دروستە بێتەوە کە نەشتەرگەری و خزمەت گوزاری گشتیەکان بوەستێ؟ ئێمە تەمە ناکەین بە شێوەیە دروست نەبێت، بەڵام ئەوە پشتە بەستێ بۆی ئایا بانکەکان چەند هاوکاری شەریکاتەکەن، چەند هاوکاری بەڕێوەبەرایەتی تەندروستیەکەن بۆ فەرهەمکردنی نەختینە بۆیان. ئێمە وەکو پارە وەکو بودجە کێشەمان نییە بەڕاستی، ینی ئەو ڕقمەی ئەو ژمارەی کە لەبەردەستمانایە ئەتوانین بەشێکی زۆر لە کێشەکانی بێچارەسەرکەین، بەڵام ئەوی کە هەیە پەیوەندی بە نەختینەکەوەیە. کۆمپانیەکان شتەکانمانەیە نێمە چەکەکانیان بۆکەین لە بانک بۆی نەبوونی نەختینەوە ناتوان پارەکانیان بەخەرجکەن. لە ئێستا دۆخی نەخۆشخانی هیوا چۆنە؟ لەبەروی ئەوێ زیاتر چاوی لەسەرە، ئەو وەزعی دەرمان چۆنە؟ لە ڕاستیە خزمەت گوزاری شێرپەنجە یەکێکە لەو خزمەت گوزاریانەی کە ئێمە قەت تێر نابینەوەی کواڵیتیەکەی چەند بەرز بێت، چەند باش بێت، هێشتا هەرکەمە. ئەو خزمەت گوزاریان لە نەخۆشخانەی هیوا پێشکەشەکرێ بە بەراورد بە نەخۆشخانەکانی تری شێرپەنجە لە هەرێمی کوردستان و عێراق زۆر باشە، زۆر باشە، نەک باشە، بەڵام نەخۆشخانەی هیواژ هێشتا نەگەشتوێتەوە ئاستەی کە ئێمە وەکو نەخۆشخانەیەکی نێودەوڵەتی کە بتوانێت هیچ کێشەیەکی نەبێت، هیچ کەم و کورتیەکی نەبێت، هەموو ئەو چارەسەریانەی کە پێویستە لە واری شێرپەنجە پێشکەشی بکە، نەخێر هێشتا ماوێتی. هیوادارین هەموو لایە پشتیوان من حکومەتی هەرێمی کوردستان و خەڵکی خێرخواست بۆی ئاستی نەخۆشخانەی هیوا بگەینەوە ئاستە. کۆتا پرسیارم لە ئێستاە تەندروستی سلێمانی چەندێک قەرزاری شەریکاتەکانە؟ ئێمە هیچ پارەیە قەرزاری شەریکات دین، بەڵام شەریکات نەختینەیان وەرنەگرتووە لە بانک. ینی کەڵێن ئێمە قەرزارین، ئێمە و ژمارەی کە بۆمان دانراوە تەجاوزمان نەکردووە لەو ژمارەیە، هەر بە قەدەرەوە پارەمان بەکارهێناوە کە بۆمان دانراوە، بەڵام شەریکات بانکەکان نەیانتوانیوە ئەو پارەیە کە شەریکات دەیانە ئەستحقاقی خۆیانە بۆیان خەرجکەن لەبەر نەبوونی نەختینە و لەبەر ئامادەکردنی پارە بۆ موچەی فەرمانبەران.